لە درێژەی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان 300,000 کارتی دەنگدان بۆ هاوڵاتیان دەگێڕێتەوە و ئەو هاوڵاتیانەی پێشتر کێشەی پەنجەمۆریان هەبووە و ئەوانەشی تا بەر لە کۆتایی مانگی 6 شوێنی دەنگدانیان گواسۆتەوە دەتوانن ئێستا کارتی دەنگدانیان وەربگرنەوە. بەردەوامی لە ئامادەکاریەکان و ئاگادارن ئێوە لە ئێستادا هەڵسین بە دابەشکردنی ئەو کارتانەی کە هاوڵاتیان لە 25 سێوە تاوەکو 22 شەشی ئەم ساڵ سەردانی بنکانیان کردبوو بە مەبەستی دەرهێنانی کارتی نوێی بایۆمەتری ویان ئەوەی کێشەی پەنجەمۆری هەبوو و یاخود ئەوانەی کە شوێنی دەنگدانیان گواز بۆ لە ئێستادا ئێمە لە بنکەکانمان لە پارێزگاکانی هەولێر دۆک سلێمانی و هەڵەبجەوە دەست بە دابەشکردنی کارتەکان دەکەین لە بەیانیان لە سەعات 9 بەیانی تاوەکو 5 ئێوارە و هەروە ڕۆژانی شەممە و ڕۆژانی هەینیش بە هەمان شێوە کارتەکان دابەش دەکرێت و کۆی گشتی ئەو کارتانەی کە لە وەزبەی یەکەم وەزبەی دوم گەڕایەتەوە بە وەزبەی سێمەوە کە وەزبەیەکی کەمە وەزبەی سێم 387,000 کارتن. وەرگرتنەوەی کارتی دەنگدان و بەشداریکردنی چاڵاکانەی دەنگدەران لە پرۆسەی هەڵبژاردن و زەمینەی گۆڕانکاریە لە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی کورد لە بەغدا. پاڵێوراوێکی کۆمەڵی دادگەریش داوا لە دەنگدەران دەکات فریوی پروپاگەندە نەخۆن و بەشداری لە هەڵبژاردن بکەن. ئەو دەڵێ کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا لەبەرەی خەڵکی مافخراودا بووە و هەرواش دەمێنێتەوە. فری ئەو پرۆپاگەندانە نەخۆنکەوە کەسانێک بە مەبەست بڵاویەکەنەوە بۆ سارکردنەوەی خەڵک بۆ نەچوونی خەڵک بەرەو پرۆسی دەنگدانەوە ئەمەش هەر بۆ قازانجی خۆیان گەڕێتەوە بۆ ئەوەی پێگەی خۆیان بەرز بێتەوە و دەنگی خۆیان زۆر بێت بەلایەن خۆمەوە ئەگە خەڵکش پێی وایە من ڕاستگۆم لەگەڵیان و جێ متمانم من پێم وایە لیستی 285 کۆمەڵی دادگەری باشترین لیستەکەەوە دەنگی پێ بدەن بۆ ئەم سەردەمە. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵ بە لیستی ژمارە 285 و بە دروشمی لەگەڵتان ڕازگۆ دەبین بەشداری دەکات. دروشمەکەیشی ڕەنگدانەوەی ئەوەیە کە دەیان ساڵە یەکەتی و پارتی ناڕاستیان لەگەڵ خەڵک وتووە و کارەکانیشیان ناڕاست بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.